ڕۆژی جیهانی بانکە هەبەتە ئێمە لەم ڕۆژە پیرۆزبایی لە تاوی خاوەن بانکەکان هەموو کەس و کارمەندانە دەکەن کە لەناو بانکەکاندا کار دەکەن. هەڵبەتە سۆما بانک ئەو ناوەندە ئەو دامەزراوێت کە گرنگێکی ئەجگار زۆری پێبەتی لە ژیانی ئێستاماندا لەگەڵ ئەوەی کە شوێنێکە بۆ ئاڵ و گۆڕی دراو لە نێوان خاوەن بانکەکان و یاخۆ لە نێوان بانک و لە نێوان سەرمایه‌دارەکان و کەسانی کە بڕێک پاران هەیە دانەوێت کە لە بانکەکاندا هەڵی بگرن ئاڵوگۆڕی پێ بکەن یاخۆ بە شێوازێک لە شێوازەکان کاری خیست و قەرزی پێ بکەن. لە ئێستادا سیستەمی بانکی زۆر بەربڵاوە لە هەر شوێنێکدا بەڵێ سۆما. بەڵێ چاوان هەڵبەتە لە ساڵی 2019شەوە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ئەم ڕۆژەی دیاری کردووە ڕۆژێکی جیهانی بۆ بانک بێگومان لەبارەی گرنگی بەهۆی گرنگی سیستەمەکەەوە کە ڕۆژێکی جیهانی دیاری کردووە ساڵانە لەم بەروارەیە یادێکرێتەوە لە تەواوی جیهانە و لە هەرێمی کوردستانیش بێگومان گرنگێکی زۆری پێدرێت ئێمە ئەمڕۆ بۆ مەبەستە دەچین لەی زۆر بەڕێز ئەمیرە جەلال عومەر بەڕێبەری بانکی باخان بەڕێزان ئێستا لە سەدولامان ئامادەن. ئەمیرە خان سڵاو لەبێت. زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی کە بە منتان بەخشی. پیرۆزبای ئەم ڕۆژەتان لێ ئەکەین ئەمیرە خان ئەمەوێت خۆ بەڕێبەری بانکی باخان و بەڕێبەرێکی لە بانکەکان کەمێک ئاژەمان بە سیستەمی بانکی بۆ بکەیت گرنگی ئەم دەستگای ئەم دامەزراوەیە چی لە ژیانی هاوڵاتیان تا چونە لە هەرێمی کوردستان خەڵکی گرنگی بە بەکارهێنانی بانک ئەدەن. بەڵێ سپاسدانەکەم. لە پێشتا زۆر پیرۆزبایی لە هەموو بانکەکانی جیهانەکەم کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بانکە کە ئەم ڕۆژە تایبەت کراوە بە بانکەکان اینجا لە هەموو ئەو بانکانی کە لە عێراقان و بە تایبەتی ئەوانی کە لە هەرێمان بەگشتی پیرۆزبایی لە هەموو ئەو چین و توێژانش ئەەکەم کە ئیشی تیاکەن و کە هەڵی ئەسۆڕێن و کاری تیاکەن جێبەجێەکەن. بانک ئەمە لە پێشەوە جارێت پێناسەیەکی بانکتان بۆ بکەم. بانک دامەزراوەیەکی خزمەتگوزاریە لە بواری پارەیە کە خزمەتگوزاری ئەبەخشێ هەم بە کەرتی گشتی بە کەرتی تایبەت بە کەرتی حکومی. پارە ئەیا بە خەڵق پارە وەرەگرێ یعنی بڵین پارە وەرەگرێ پارە ئەیا بە خەڵق ئیستیسماری ژەکە و پارەش کۆ ئەکاتەوە کە ئەمە خزمەتە بە هەموو یعنی چین و توێژەکان لە هەموو بوارێکە. ئەگەر مەجای پێبیرێ لە بواری خۆیان کار بکە بەڵام بەداخەوە بەخوا ئێستا لەم کاتەدا و لەم وەزعەیە بواری خۆی نابینێ. بۆچی ئەمیرە خان بۆچی ئێستا ناتوانێت بانکەکان بە ئەرکی خۆیان هەستن؟ وەڵی ئەوەش ئەگەڕێتەوانێ بۆ حکوومەت یعنی گرنگی بە بانک ناوە. ئێمە تا ئێستا کار لەسەر سیستەمی کۆن ئەەکەین هیچ شاستەکانی هەفتاکان یعنی هیچ گۆڕانکارێکی بەسەرانە هاتووە سیستمەکەمان هەر سیستمە کۆنەکەیە. بەعکسەوە سیستمە کۆنەکەش یعنی هەر زۆر ئێشتا بەکار ناهێنرێ. ئێستا ئەمە بەعزێ شعبەمان هەیە لە بانقات تا ئێستا لە کاران نییە ئەو شعبانە. ئەرکیان چیە شعبانەوە لێستا ڕیان پێ نادرێت کار بکەن؟ یەکێک لەو شعبانە کە زۆر گرنگە بۆ حکومەت یعنی کە خۆی سوودی لێ ئەبینێ مەسەن بەشی تەسیلاتە قەرزدان بە خەڵق نییە ئەم شعبەیە نەماوە کە بڵین بانک خۆی ئیسفادەی لێکا لەو فائیدەیە پارێ ئەیا بە مەسەرەن چین و توێژەکان وەکو چۆن مەسەرەن بۆ عەقارە ئەیکایە مەسەر مەشروعەکە پرۆژەکە تاکە شەخصە سیارە ئەکڕێ مەسەر قەرزی ئەیا بە خەڵق لە جێی ئەوە مەسەرەن تۆ یعنی تەمیناتێکی لێ ئەسەنی ڕەهنی لێ وەرئەگری مقابل تۆ فائیدەی لێ وەرەگریتەوە. کەواتە ئەمیرە خان ئەو پرسیارەکە لە ئێستا دەژمارێکی ئەجگار زۆر لە بانکەکان کۆمەڵێک هەلیان هەیە کۆمەڵ دەرفەتە ئەدەن بە خەڵکی کە پاران بە قەرز بنێ یاخۆت بە شوازێک لە شوازەکان دواتر کە ئەیگەڕێنەوە فائیدەیەکی لێ وەردەگرن. جا ئەوە پرسیارێکی زۆری لەسەر لەناو خەڵکیدا ئایا ئەم فائیدەیە ناتوێتە قاڵبی سووەوە واتە ڕێگە پێدراوە چکە خەڵکێکی زۆر پێویستیان بەوە هەیە کە پارە لە بانکەکان وەربگرن بەڵام لەبەر ئەوەی کە دڵنیانی تەئمینی لەوەی کە ئایا ئەم پارەی کە وەری دەگرن لە بانکەکان لە ڕووی شریعەتی ئیسلام و ڕێگە پێدراوە واتە خەڵکی زمانی ئەوەی هەیە کە بێترز ئەم پارەی وەربگرێت. بڕارەکانی حکوومەت و چوارچێوەیە یاخود ئەو سانسۆری کە دروستی کرد لەسەر بانکەکان لە چ ڕوانگەیەکەوەیە؟ خۆی ئیتر ئەوە کاری بانقا ئیتر ئەو کەسە کەوتۆتەوە سەر خۆی یعنی چۆن بیری لێ ئەکاتەوانێ هەیە وا بیر ناکاتەوە هەشە وا بیرەکاتەوە یعنی ئەوە شتێک نییە من بڵێم 100% حرامە یان بڵێم حرام نییە ناتوانم من ئەو قەرارە بم. بەڵام لە عینەن کاتە ئەو پارەیە بەڕەئی من
خۆی حکومت استثماری پێکە ئەو پاری خەڵک کە دای ئەنا بڵین من کە لە هەشتاکانەوە لە بانقام ئەو پاری کە خەڵک دای ئەنا حکومت استثماری پێکرد یعنی ئەی خستە ئیشەوە کە خستی و ئیشەوە لە قازانجەکە مثلا فائدە لە خەڵق هینەکە ئەو کەسێک کە فائدەی ئەیاتێ کە فائدە ئەیاتەوە بە خەڵق بڵین کە فائدەی ئەیە بە خەڵ لەو قازانجە ئەیاتەوە غێر بەڵام ئیتر ێستا شتەکان وا ناڕوا وەکو خۆی ناڕوا. باشە ئەمیرە خان بەمزانین تا چەند متمانە هەیە لە نێوان هاوڵاتیان و سیستەمی بانکیە چونکە زۆر جار باز لەوە کرێت کە ئەڵێن پارەکانمان ئەفۆتێگەر لە بانکادا بنرێت یاخود هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگی بەوازان کە پارەکانیان لە بانکادا بنێن یاخود ئەو متمانیان بە بانک هەیە. والله ئەو متمانەیە هەترەوە خۆ ینی دیارە نەک هەر قسەی من بێ مەسەرەن تر ئەو متمانەیە لە دەستی داوە بانک ئەو متمانەی لە دەست داوە. باشە بۆچی ئەو متمانەی لە دەست داوە کە بتوانێ پارەکانی بە دڵێکی گەورەوە بێنێتە ناو بانکەوە و کە احتیفازی پێوە بکرێ و بەس بەداخەوانێ خۆش نییە ئەوە زۆر زۆر ینی هەم لێرە حکومت خۆشی زەرمەندە لەوە زەرمەندە ینی ئەگەر گرنگیان بە بانک بایەوە بانک وەکو خۆی بڕۆیشتایە قەت حکومەتیش بێ پارە نابوو چونکە ئەو پارانەی کە لە لای خەڵقە لە ماڵەوە دایناوە دایمە قەلەقە دایمە ترسی هەیە دەست بچێتە سەری لی بکەوێ تەلەف بێ دەری خاتە ژێر عەرزەوە لە شوێنێکدایانی ڕوتوبەت لێیە تەلەفە بێ یعنی ئەوەی پێ باش لەوی بێنێ لە بانک داین کاتە زۆر ئەوە ناخۆشە توانیوێتی ئەو ڕۆڵی کە ئەبێ بیگەڕێت پێی هەستێت توانێتی ئەو ڕۆڵ بگەڕێت کە لەسەرێتی ئەرکی بانک جێبەجێ بکات ناوەڵە نەخێر کاتە ئەمە بێ بتمانی لە خەڵکی دروستەکات ئەمە ئەکات کە خەڵکیەوە بۆچی بانکەکان ناتوانن بوو کارە هەستن بۆ ئەرکە هەستن کە خۆی لە سەرەتادا لەسەری دامەزراوە. والله تر ئەوە ئەگەڕێتەوە بۆ حکومت یعنی ئەو یعنی حکومت ڕێگریتان لێکەن لە جێبەجێکردنی و پلانانی بڵێم نابێ خەڵق پارە بێنێ نا ڕێگری ئەوە نا بەس خۆی سیستەمەکە وای لێ هاتووە. سیستەمەکەتان چۆنە ئەمیرە خەمەکەمێک بۆ خەڵکی ڕوونکردنە بۆچی و بێ متمانەیە لای خەڵکی لای خەڵکی بۆ بانکەکان دروست بووە بۆچی بانکەکان بە ئەرکی خۆیان ناتوانن هەستن سیستەمەکە چۆنەکەوە ئەم بێکاری لای بانکەکان دروست کردووە قەیرانی داراییەکە زۆر تەسیری هەبوو لەسەر بانکەکان قەیرانی دارایی دروست بوو لە لای حکومت خەڵق ئەو پارانی کە هەیبوو لە بانکە کە یەتەوە لە کاتێککە پێویستێتی و یعنی پاری خۆیەتی و دایناوە پێویستێتی و کە تۆ یەیتەوە جارێک دوو جار ئەڵی پارەکە و نییە یان بە ئەقساد ئەیەیتەوە یان بۆی تەخیرەکەی ئەو دقەیە ناڵم بەڵێ باشە بەسەر چاو پارەی خۆتە و هاانێ ئەمە لێرا لە خۆیەوە گومان دروزەکە گومان دروزە بێ لای خەڵق تەجیلکردن هەیە لە تەجیلکردن هەیە بەڵێ تەجیلکردن هەیە ناڵی نەینەوانی و حکومەت ئێخوا بەڵام تەجیل ئەبێ تەجزیە ئەبێ. باشە کەواتە ئەمیرە خان چۆن وا بکرێت کە متمانە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ بانکەکان دروست بکرێتەوە وەکە بینین کە لە ئێستا لە زۆربەی دام و دەستگاکان و کۆمپانیاکان و کردی تایبەتیش بە هەمان شێوە سیستەمی بانکی پەیڕەوەکەن ئەمە تا چەنە بێتەوەی ئەوەی کە متمانە لای هاوڵاتیان دروست بێتەوە بۆ سیستەمی بانکی. وڵای تر ئیشەڵڵا قەیرانی دارایی نەمێنێ قەیرانی دارایی نەمێنێ و بڵێن ئەمولەی کاش زۆر بێتەوە ئیتر بێتەوە ناو بانکەکان ئیتر ئەو خەڵقە پارەکانی بێنێتەوە ناو بانک و سیقە بە بانک بکاتەوە و بانک ڕۆڵی خۆی ببینێ و قەرز با بە خەڵق و بە شعبەی تەسیلات کاتەوە شعبەیەکی ئەتیمادات هەبووە لە بانقا من لە هەشتاکانەوە لە بانقام یعنی ئەو کاری کە ئێستا لە نووسنگەکان و لە بازاری دۆلارە کە ئەکری ئەوانە بەداخەوە لە بانقا ئەکرا بانک ئیسیفادەی لێ کرد ئەمولەی لێ وەرەگرت کار ئاسانی بۆ ئەکرد حسابی مەکشوفمان هەبوو ئەگەر ئەو کەسە ئەو پارەی نادۆتە دەرەوانێ مەسەن پارەیەکی کەمە بوو لە دەستیانە بوو ئەو کاتە بەڵام لەسەر ئەو توانای دارایی کە هەی بۆ لە بانقا دایناوە وەختی خۆی لەسەر ئەوە تۆ پارت ئەیە بە قەرز ئێستا دەچەندی کۆمپانیا حواڵە نەماوە ئەمی کەوتۆتە ناو بازاڕەوانی و شتەکان زۆر گۆڕانکاری لەسەر ئەو کۆمپانیا حواڵشتانی کە لە ئێستا دەهان ئەوە ئاسانگی لە بەردەم بانکەکانە دروست کردووە بۆی کە خەڵکی لە ڕێگەی بانکەوەی چیتر پارە نەنێرێت چیتر پارە حواڵە نەکات ئەوە خۆی یعنی زروفەکە دروستی کرد ئەدە پێویست بانک بە ئیشی خۆی هەڵنەسا خەڵق مەجبور پەنای بر بۆ ئەو شوێنانە ئەگەر لە بانکەکانە هەر بمایەوەکو خۆی سیستەمەکە بڕۆیشتا خەڵق نەئەچوو بۆ کامیان باشترە بەڕێیتە تۆکو خاوەن بانکێک هەر بانک هەر بانکەکە باشترە هەر بانک باشە هەم بۆ حکومەت باشە بۆ هاوڵاتی بۆ زەمانی ئیشەکە و بۆ ئەوەی کەوا شتەکان سابت ئەبوو
چۆن واکەن متمانێت بۆ خەڵکی بگەڕێنەوە لە جیاتی و کۆمپانیا حواڵانە بانکەکان هەڵبژێرن وڵای ئەو کەوتۆ بانکەکان پلانیان چێ لەم بارەوە ئەمیرخان بانکەرک و خۆیەتی ئێمە هەموو چاوەڕێی یعنی هەموو ئامادەین بۆ ئیشکردن لە هەموو داواکاریتان پێشکەش کردووە کەسی خەبیری باشی تایە هەمووی شارەزاین بەس کە خۆی ئیشەکە نایەتە بەردەست بیکەیت و سیستمەکە گۆڕاوە و وایلی هاتووە زەمبیتیانە یعنی بانکەکان وەکو خۆیەتی باشە کەواتە ئەمیرەخانە توانین بڵین کی ئێمە ئەگەین بۆ ئاستە یاخود ئەو پێگەی کە لە وڵاتانی دیکە سیستەمی بانکی جێبەجێکرێ یاخود وڵاتانی جیهانیش نەبێت وڵاتانی دراوسێمان بە هەمان شێوە کی ئەگەین بۆ ئاستە والله سیستم زۆر زەرورە بۆ بانک سیستەمێکی ئەلکترۆنی بە قووەت و ڕەبت بین بە بانکی مرکزیەوە زۆر بۆ هەم خەڵق و هەم بۆ حکومەت خۆشی زۆر ئەوە زەڕورە نەوەڵڵا سیستەمی ئەلکترۆنی نییە نیمانە نەخێر سیستەمی ساڵی 60-60 ڕۆین هەروکو هەمووی بەدەستە ئەو پەڕی ئیتر نووسرایە بکەی بە کۆمپیوتەر شتێک ئەی هیچ پلانێکی لەو شێوازەیە کە ئێوە بە بانکی ناوەندی و بەسرێنە بتوانرێت کارەکانتانەکە حکوومەتی عێراقی ئیشاءالله بەتەمان بانکی نیشتیمانی دروست بکرێت ئەگەر بانکی نیشتیمانی دروست بکرێت و بچێتە بواری جەبەجێکردنەوەوانێ وای لێ کاتە بە بانکانی ئێستا ناکرێت ئیلا بێ بانکێکێتە دروست بکرێت بۆی کە سیستەمەکە پەیڕە و بیم کرێت کۆنتاکت کرێت لەگەڵ سیستەمی عێراقیەکە بانکی مرکزیەکە خۆی ئەو بانکی نیشتیمانیە طبعاً دیارە بانکێکی تازەیە کە دروست ئەکرێ بەو مەبەستە بۆ کۆکردنەوەی هەموو بانکەکان لەگەڵ ئەو بانکەیە کە ئیتر ڕەبت بن بە یەکەوانی و ئاگیان لە هەموو شتێک بڕێکی زۆر لە کۆمپانیا هەیە بڕێکی زۆر لە یەکەی نیشتە جێبوونی هەموو ئەمانە بە شێوازی قیست و قەرز ئەدرێت بە خەڵک هەڵبەتە ئەم سیستەمەکەی ئەوان چۆنە لە ڕێگەی سیستەمی بانکیەوەیە یاخود هەر کۆمپانیای و حسەی خۆی هەیە ئێوە کۆنتاکتێکی وا لە بینی ئێوە کۆمپانیاکانە کە نیشتە جێبوونەکان هەیە کە ئێوە بتوانن ئەو قیست و قەرزە بێتە لای ئێوە هەم مۆجۆڵک بەکاری بانکەکان نەکرێتەوە هەم دووبارە خەڵکی وکو خۆت باسی لێو ئەەکەیت ڕەنگە پارەدان لە ڕێگەی سیستەمی بانکی و پارێزراوتر بێ بۆ هەمووان وڵا بەداخەوە لەم کاتیانە ئەوان بە کەرتی تایبەتی خۆیان ئیشەکەن نیانە کەرتی حکومیەوە پێشتریش نەبووە پێشتر وان نەبوو لە ڕێی بانقەوە بوو مەشروعەکان ئەکرا کۆساحب کۆمپانیەکان هەموو حسابیان نەبوو لە بانکەکانە پێت وایە تەسیلاتیانە بۆ قەرزیان پێ ئەیرا ئەمیرخان پێت وایە بۆچی لێستادا ڕۆڵی بانک هێندە بچوو کراوەتەوە لەوەی کە هیچ ئیشێکی پێ ڕای نەکرێت سیستەمی حواڵە هەیە کۆمپانیەکان سیستەمی تێبەت بەخۆیان یەکە نیشتە جێبوونەکان هەموو ئەوانەی کە مامەڵە لەگەڵ خەڵکیارێک دەخەن خۆیان کارەکانی خۆیان دەکەن کاتە بۆچی ڕۆڵی بانک بچووکە کرێتەوە ئێوەکو خاوەن بانکەکان وەکو بەڕێوەبەری بانکەکان وەکو ئەنجامانی بانکەکان ڕێبەمە ئەدەن یاخۆتی جیاداشت و پلانێکتان هێستا بۆ گۆڕانکاریکردن لەو کاریکە لە ئێستا بانکەکان پێی هەڵستن وڵی بانکەکان داکتر قەیران لە دوای قەیران دروست بوو ئەم وڵاتەمان خۆمان هەموو تیاژیاوین یعنی زڕوفەکان وای لێ کرد کە ئاوای لێ بێت هەمووی زروفی سەدە 2014 قەیرانی داراییە ئیتر هیچ بانقێک بەر و پێشەوە نەڕێ بە عکسەوە بوو بە بنکەی خانە نشینی یعنی ئێستا بڵێ ئەتوانم بڵێم مۆزەف هەیە هەر ئیشی بانکی نازانێت چییە مدیر هەیە کرایشە بە مدیری بانک بڵێ بەناو مدیری بانکە بەس هەر موچەی سەرف کردووە فەقیرە یعنی خۆ زەمبی نییە خۆ هاتۆ مدیری بانک و هاتۆ ئیشکا بەس کە نەبێت چی بکە ینی ئەو ئیشی تیان نەماوە بانکەکەی هەر موچە سەرفەکات کاتە ئایندێک هەیە بۆ بانکەکان قەیرانی چۆن سێری ئەکی پێ دوای بانکەکان لە ئێستاکە ئەوەندە ڕۆڵی لاوازە لە ئێستا دەکا ڕزمان بۆ هەموو بانکەکان بەڵام بە گوێرەی ئەمیرەخان گوێرەی لە دوانەکانی خۆت لە ئێستا دەستەوەی بانکی کە ئەمەندە لاواز بووە پێ دوای لە ئایندەیە بەرەو هەڵەشانەوە ئەچێت یاخود سیستەمێکی بانک لە عێراقدا لە هەرێمی کوردستاندا بۆنی نامێنێ ئەم لاوازە تەنیا لە هەرێمە هەیەن لە عێراقی شا هەیە یاخود وەک خاوەن بانکەکان ئەمان چیان کردو بۆی کە دووبارە متمانەی هاوڵاتیانیش بگەڕێتەوە بە بانکەکان وکاری پێ بکرێت عەرزم کردن پێشتر یعنی ئەو بانقی نیشتیمانی کە ئەکرێتەوانێ بۆ ئەوەیە کە بانک تر بگەشێتەوە و بەرەو پێشەوە بڕوا و هەڵسێتەوە جارێکی تر چونکە ئەو کاتە وای لێت هەمووی ڕەب دەبێ بەیەکەوە سیقە پێیا کاتەوە تریشەڵا قەیرانی دارایش نەمێنێ بۆ ئەوەی کە دووبارە بڵێ دڵمان خۆشە بەم بانکی نیشتیمانیە کە ئەکرێتەوە و ئەبێ بە سیستم طبعاً بانکەکان ڕەبتە بن بەیەکەوانێ و ڕەبتە بینەوە بە بانکی مرکزیەوە و ئیتر ئیشەڵا بەتەماین هەر زۆر باشە سپاس زۆر بەڕێز
ئەمیرە جەلال عومەر بەڕێوەبەری بانکی باخان سپاس بۆی کە بەیانیە لەگەڵمانە بوویت. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوە سپاستانەکەم.